خۆشەویستان ئەو کاتەتان باش جارێکتر بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەمەوە بۆ پێشکەشکردنی چیرۆکەچتکەی ناوهۆڵەکانی دادگا. ئەو پیاوەی وەک فەرمانبەر کاری دەکرد لە یەکێک لە فەرمانگەکانی چاودێری کۆمەڵایەتی، ماوەی 7 ساڵ بوو هاوسەرگیری پێکهێنا بوو، بەڵام خوا منداڵی نەدابوونێ. هەرچەندە چوونە دکتۆرەکان، سەردانی دکتۆرەکانی ئێرە، دەرەوە، هەندەران، ئێران، تورکیا، سووریا، لوبنان، هەموو شوێنەکانیان کرد. زۆر سەیریەکە لەوەی بوو هەموو دکتۆرەکان پێیان دەگوتن کە تەحلیلات و شیکاریانە بۆ دەکردن، دەیانگوت هیچ یەکتان عیبتان نییە، بەڵام منداڵیشتان نابی. یعنی لەبەر ئەوەی پیاوەکە خێزانەکەی خۆی زۆر زۆر خۆش دەویست. ئەو خێزانەی ساڵانێکی زۆر 6-7 ساڵ لەگەڵی بوو، بە بوون و نەبوون و خۆشی و ناخۆشی و بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەو پیاوە ئیدارەی کرد و ڕۆژێک لە ڕۆژان گیرروگرفتێکیان نەبوو. تاکە گیرروگرفتیان ئەوە بوو منداڵیان نەبوو. پیاوێکی میهرەبان، ژنێکی لەوی میهرەبانتر. لە نەخۆشخانەی منداڵبوون یەک دوو دۆستی هەبوو. ئەو کەسە ئاگاداری کردنەوە، گوتی ئەگەر هات و منداڵێکی بێکەس لەوێن دەرهات، کەسی نەبوو، من ئامادەم وەک دایک وەک باوک خێزانەکەشم وەک دایک بەخێوی بکاتن. جیازیش نییە ئەگەر ژن بێ، ئەگەر کوڕ بێ یاخود کچ بێتن ئەو منداڵە. ئەو کات وەچی ئێستا نەبوو. ئێستا لە دادگای نەوجەوانان ئەو کەسانەی کە دەیانەوێ منداڵ ضەم بکەن، نەک تەبەنی، چونکە لای ئێمە تەبەنی نییە. لای ئێمە ضەم واتە بگرنە خۆیان، منداڵێک دەگرنە خۆیان، ئەو دایک و باوکە دەچن لەوێ ناوی خۆیان دەنووسن، دەڵێن ئێمە ماڵمان لە فڵان جێیە و ئەو جۆرە منداڵەشمان دەوێت، ئیوایە بەس کوڕی دەوێت، ئیوایە کچی دەوێتن. راپۆرتی پزیشکی و باری گوزەرانی و ئەوانەیان هەموو پێشکەشی دادگا دەکەن. دادگا ناویان لەو لیستە دەنووسیان، لەو تۆمارە دەنووسی کە دەیان کەس ئێستا چاوەڕوانی منداڵن لە دادگاکان. ئەو کاتی کە باز دەکەم لە هەفتایەکان بوو، کەس منداڵی وای نەدەویست. یعنی سیرکردنی کۆمەلگا لە بۆ ئەو جۆرە منداڵانە دەیانگۆ ئەوانە بە کورت و کورمانجی دەیانگۆ منداڵی بیژینە ئەوانە. یعنی بە چاوێکی سوک سەیریان دەکرد. نەیان دەزانی چ پاداشتێک لەلایەن خواوەلۆ ئەو کەسانەی ئەو جۆرە منداڵانە بەخێو دەکەن هەیە. یعنی تۆ من ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. هەر کەسێک یەکێکی زیندوو کردەوە واتە بەخێوی کردو نەیهێشت بمریتن، کە ئەنەما هەموو خەڵکەکانی ژیان تێ. بۆیە ئەو کەسە کە ئاگاداری نەخۆشخانەی کردەوە لەوێن دەرپێیان گوت وەڵا ژنێک کچێکی بووە لێرانە لەسەر کچەکەی گیانی لەدەستدا منداڵەکە، و مێردی ژنەکە کە لێرە ئامادە بووە گوتی ئەمن کەسم نییە ئەو منداڵم لە بۆ بەخێوکە، کەسم نییە ئەو منداڵم لە بۆ بەخێوکە، نەخۆشکم هەیە، نەدایکم هەیە، من خەڵکی ئێرە نیمە بە ئەسڵ، من لە دەرێ ڕاهاتیمە، لە کوردستان 100 ساڵە ژیان بەسەر دەبم، لەبەر ئەوە ناتوانم ئەو منداڵی لەگەڵە خۆم ببم. لێرە بەجێ دێرم و بەجێ هێشت و ڕۆیشت. لەوێ لە نەخۆشخانە یەکسەر ئاگاداری ئەو کەسەیان کرد کە داوای منداڵی کرد بوو. ئەو منداڵەیان دایە منداڵێکی چاوگەشی جوان، قژزەرد، هەنی منداڵی وا جوان کەم هەبوو. منداڵەکەیان دایە بردیانەوە لە ماڵێ
یەکسەر خێزانەکەی هۆگری ئەو منداڵەی بوو، ئەو منداڵی بەخێو کرد، منداڵەکەی بەخێو کرد و پاش ئەوەی بەردەوام بوو، پاش ماوەیەکتر ئاگاداریان کردەوە، باوکیان ئاگادار کردەوە، گوتیان وەڵا کوڕێکیش بێکەسە، ئەوە ماوەی هەفتەیەکە لە نەخۆشخانە دۆزیتیانەوە، هینایتیانە نەخۆشخانە و لێرانە بێکەسە ئەو کوڕە، ئەگەر دەتەوێتن ئەویشت دەدەینێ. پیاوەکە چۆ بە خێزانەکەی گوت، خێزانەکە گوتی ئەو کچە ئاوەدانیە چ لە ناو ماڵی من پیا کردیە، با کوڕەکەش بێتن، وەک خوشک و برا هەردووچیان بەخێو دەکەم. ئەو دایک و باوکە چیان لە بۆ ئەو دوو منداڵی کرد؟ هەر شتێکی منداڵ پێی خۆشە لە بۆیان کردن. ئەو دوو منداڵە هۆگریەک بوون، لەگەڵ یەکتر گەمەیان دەکرد، هەتا گەورە بوون، چوونە قوتابخانە، لە قوتاب بەردەوام بوون لە ناو ئەو ماڵە، تەمەنیان بووە 15-16 ساڵ گەنج بوون، دوو گەنجی جوان لەو ماڵی داهاتن دەرێ، کوڕەکە کوڕێکی ئەسمەر، کچەکەش کچێکی جوانی باڵە بەرزی چاو گەورە. ئەوانە هەستیان پێ نەدەکرد کە هیچ یەک نینە، هەردووچیان بەو دایک و باوکەیان دەگوت دایە و بابە. خزم و کەسەکانی ئەو ژن و پیاوە منداڵەکانیان خۆش دەویست و بەڵام گەنجەکانیان ڕقیان لێ دەبوونەوە، هەندێ برازای هەبوو پیاوەکە، هەندێک خزمی ژنەکەش هەبوو، پێیان خۆش نەبوو ئەو دوو منداڵە کە زانیان هەڵگیراینەوە، پێیان خۆش نەبوو ئەو دوو منداڵە بەخێوکران، حەزیان لێبوو میراتی ئەو ژن و پیاوەی لە بۆوان بیتن، نەک لە بۆ ئەو دوو منداڵە بیتن. پاش ماوەیەک دوای ڕاپەڕین و ئەوانە گەنجەکە لێرە کۆلیزی تەواو کرد، یەکسەر دایکەکەیان وەفاتی کرد، ئەوەی بەخێوی کردن. ئەو گەنجە سەری هەڵگرت و چووە هەندەران، لەگەڵ کۆمەڵێک برادەر و شتیوە ڕۆیشت، کەس نەیزانی بۆ چ دەوڵەتێک چوو. دیار بوو لە گەڕەکێ چەند کەسێک پێیان گوت بگوتیان کوڕی ئەو ماڵەنی ئەتویان هەڵگرتیتەوە. ئەو هەواڵە کاریگەریەکی گەلە گەلێک زۆری لەسەر کرد بوو، وای لێ کرد سەر هەڵگریتن و نێتەوە ئێرە، جارێکتر ڕوو لە کوردستان نەکاتەوە، بەبێ سەر و شوێن کوڕەکە ڕۆیشت. کچەکە لە ماڵێ ماوە خزمەتی ئەو باوکەی دەکرد، باوکەکەش تەمەن بوو، بە ساڵدا چوو بوو لە ماڵێ کە بەخێوی دەکرد و کچەکەش خوێندنی تەواو کرد و بووە مامۆستا. کە بووە مامۆستا لە یەکێک لە قوتابخانەکان دەرسی دەگوتەوە و ڕۆژانە داهاتەوە خزمەتی ئەو باوکەی دەکرد و ئەوە بوو باوکەکەشی نەخۆش کەوت و خزمێکیان کە خوا پێداوێک بوو دەیزانی باری ئەو ئافرەتە چۆنە و کە بێدایک و باوک بووە و دایکت لەسەرەوی ئەمری خوای کردیە و باوششی بەجێ هێشتیە و لەبەر ئەوە بڕیاریدا گوتی هەر چۆن بی ئەمن ئەو ئافرەتە دێنم، دەیخوازم. کە هاتە خوازبێنی پیاوەکە پێی گوت باوکەکەی، واتە ئەو کەسەی کە منداڵەکە بەخێو کردبوو، وتی دەدەمێ بە مەرجێک بەڵێنم بدەیە کە بە هیچ شێوەیەک دڵی ئەو ئافرەتە نەڕەنجێنی، هەرچ داواکاریەکی هەبی لە بۆ جێبەجێکەی، چونکە ئەتوو کەسێکی خوا پێداوی ئەو ئافرەتە من ئەو خانووەم هەیە ئێستا بە ناوی ئەو کچەی خۆم کردیە، تەنازڵم لە بۆ کردیە، دەزانم ئەتوو چاو لە ماڵی کچی من نییە، بەڵام لەگەڵ ئەوەش بە هیچ شێوەیەک نامەوێت دەست لەو خانووەی بدەی، ئەگەر من وەفاتیشم کرد لە حالی حیاتی خۆم بە ناویم کردێ، لەبەر ئەوە نابتە میرات، لە بۆ میراتگرەکانیشم ملک و ماڵی کەم هەیە، با ئەو لە بۆوان بیتن. و ئەوە بوو ئەو کچە هەر نەیدەزانی کە کچی ئەو پیاوە نییە. لەسرە مەرگ باوکەکە ڕۆژێک بە چاوی بە فرمێسکەوە دەستی کچەکەی ماچ کرد، وتی کچم بمبورە، هەتا ئێستا سڕێک هەیە، نهێنیەک هەیە من بەتوم نەگوتیە.
کچەکە زۆری پێسەیر بوو. وتی باوکە چییە؟ وتی کچم حاڵ و مەسەلەی تو ئەو هایە، تۆ لە نەخۆشخانە بووی و من تۆ مەلۆتکەیەک بووی، من تۆم هێنایتەوە ئێرە و بەخێوم کردی، تۆ پاداشتت دامەوە، ئەو فترەی من نەخۆش بوویمە خزمەتی منت کردیا، چاودێری من کردێ، ماڵی منت ئاوەدان کردیتەوە، یعنی ئەتوو نەبای من و دایکی تۆ بەڕەحمەتبی ژیانێکی زۆر زۆر ناخۆشمان هەبوو، بەڵام ئەتوو بووە ئاوەدانی لەگەڵ برایەکەت کە نازانم ئێستا بۆ کوێ چوو، بەڵام تۆش بەو شێوەیە بووە کچەکە دەستی بە گریان کرد و لەو ڕۆژەوە باری دەرونی زۆر تێکچوو، هەرچەندە مێردەکەی کەسێکی خوا پێداو بوو، خۆشترین خانووی لە بۆ کرد بوو و ئەو ماوەی کە شووی بەو کوڕە کرد دووسێ منداڵی هەبوو، منداڵەکانی منداڵی جوان و ڕێک و پێک و هەمووی زیرەک و لە قوتابخانە و پیاوەکەی ناوەناوە لەبەر ئەوەی ئیشی بازرگانی دەکرد، ئەو ئافرەتەی دەبرد بۆ وڵاتانی دەور و پشت سەفەری پێدەکرد، شوێنەکانی دنیای پێپشان دەدا و ئافرەتەکە حەزی لە چ زۆرە زێڕ و زەبەندێک بە لە بۆی دەکڕی و خانوێکی هەبوو خزمەتکاری لە بۆ گرت بوو بە هەموو شێوەیەک، بەڵام ئەو ئافرەتە ناڕەحەت بوو، هەردەم فکری دەکردەوە، دەیگوت ئەو باوکەی من چۆن منی بەجێ هێشت، دەبی باوکم چێ بێ. لەبەرەوە بەدایم هەردەم لەگەڵ پیاوەکەی دڵخۆش بوو، بەڵام ئەو خەمە گەورەی کە کاتی خۆی دایکی لەسەرەوی وەفاتی کردیە و کە سوکاری دایکی هاتوچیان نەکردی و باوکیشی وازی لێ هێنایە، یعنی هەوڵی دەدا بە هەموو شێوێک بزانی دایکی چێ بووە و باوکی چێ بووە. لەبەرەوە کە بە تەنیا دەبوو دەستی بە گریان دەکرد، زۆر زار پیاوەکەی دەهاتەوە ماڵێ دەیدیت ئافرەتەکە و خەریکی کە دەگریێ، یعنی ئەویش دڵی تەنگ دەبوو، بەڵێنی پێداگۆتی چۆن کاتی خۆی بەڵێنم دایتە باوکت، من تۆ دڵخۆش کەم و بە هیچ شێوەیەک دڵ نێشێنم، دڵت ئازار نەدەم. بە هات لە دادگا لە دۆسیەکانی دادگا سەیری کرد و لە بەرایەکان بزانی ئەو کەسە چێیە کە باوکی ئەو کچەیە، دایکەکەشی چێ بووە کە لەسەرەوی وەفاتی کردیە. بۆ ئەو مەبەستە چووە نەخۆشخانەی لەدایک بوون، لەوێ چەند کەسێکی دیتەوە کە هەرچەندە خانەنشین کرابوون، بەڵام شارەزای ڕێکارەکان و ئەوانە بوون، ئەوان یەکدوانێکیان گوتیان فڵان کەس وایە ڕاستە فڵان ساڵی ئێمە ئەو منداڵەمان وا کرد و بەو شێوە بوو منداڵەکە دراوی، بەڵام بە بڕیاری دادگا ئەو منداڵی وەرگرت. پیاوەکە واتە مێردی ئافرەتەکە هاتە دادگا، سەردانی دادگای کرد و حاڵەتەکەی بۆ ئێمە باس کرد، ئێمەش هەوڵماندا لە تۆمارەکانی دادگا سەیرمان کرد، نەوجەوانان و دادگای لێکۆڵینەوە لەوێن دەربزانین ئەو منداڵە چۆن درایتەوەی و بەرایەکانمان دەرهێنا و ئەو کاتە پیاوەکە بە داچوونی زۆری کرد، چووە ئەو گەڕەکانەی کە گومان دەکرا باوکەکە لەوێ کاری کردبی یاخود نیشتەجێ بووی، گوتیان خەڵکی فڵان گەڕەکە مختاری گەڕەکەکەی دۆزیەوە، ئەوانەی دۆزیەوە داوای لە دادگا دەکرد بەڵکو لە دوایان بنێرن بزانین چارە نووسی ئەو باوکە چ بووە، چی بەسەر هات، بۆ کوێ چوو. یعنی ماوەی زیاتر لە 5 ساڵ ئەو پیاوە زۆربەی کاتی خۆی تەرخان کرد بوو بۆ گەڕان بە دوای حەقیقەتدا، بۆ گەڕان بە دوای زانینی خەزوری خۆی، بزانی خەزورەکەی چێ بووە و خەسوەکەی چێ بووە کە گیانی خۆی بەخت کردیە لە بۆ کچەکەی و کچەکەش ئێستا کە خێزانی وێ و ئاوا دڵتەنگە. هەرچەندە هەوڵیدا هەوڵەکانی بەردەوام بوون لە دادگا و لە پۆلیسی نەوجەوانان و لە نەخۆشخانەی لەدایک بوون و لە هەموو شوێنەکان کەسی ڕۆکی ئەو ئافرەتەیان دەزانی
ئەوانەی لە بیریان مابوو هەرچ زانیاریەکیان هەبوو هەندێکیان لەو کەسانە دەفتەری مزەکەراتی هەبوو ڕۆژانە مەسەلەن چی هەیە لە دادگا یان لە بنکەکەی پۆلیس دەینووسیەوە فلان حاڵە دوا بووە فلان حاڵە دوا بووە ئەو حاڵەتانە تۆمارەکانی کۆنیان لە بۆ دەرهینا ئیدە 20 ساڵ پێش ئێستا کە ئەو کاتێ ئەو منداڵە هەڵگیرایەوە بزانن چۆن بۆ چۆن نەبووە سەرەداوێک لە بۆ ببینەوە زۆر زار سەرەداوی دەدیتەوە بەڵام سەرەداوەکە دەردەچوو ئی منداڵێکی ترە چکە ئەو حاڵەتانە زۆر بوو ئەو کاتی منداڵی وا کە دەدۆزرایەوە پێدا دەچوو بە ینی پارەیەکی زۆری سەرف کرد لە پێناوی ئەوەی دەچوە شارەکانی تر هەتا بزانی ئەو منداڵە چێ و ینی خێزانەکەی کچی چێە دەگوت ئەمن پەکم پێ نییە خەزورم بناسم خەسوم بناسم نەناسم لای من مهم نییە لای من خێزانەکەم گرنگە بەڵام خێزانەکەم حەزی لێ داک و باوکەکەی خۆی بناسیتەوە بزانی کچی چێ بووە هەز بە نەخسێک دەکا هەز بە دڵە ڕاوچەیەک دەکاتن ئەمن لەبەر ئەوەی زۆرم خۆش دەوێتن پێم ناخۆشە ئەو لە دڵە ڕاوچەیە بیتن هەموو پارە و ماڵی خۆم سەرف کەم لە پێناوی ناسینی دایک و باوکی خێزانەکەم سەرفی دەکەم بەڵام گەڕانەکانی هەتا ئێستاش بەردەوامن ئەو دایک و باوکەی نەدۆزیەوە خێزانەکەشی هەر لەو دڵتەنجەیە زۆر سپاسان دەکەم.